کۆبەندی ژنان دەتوانن ئێمە وەکو کۆبەندی ژنان دەتوانین لە کوردستان وەکو گروپێکی سربەخۆی خۆبەخش ماوەی 4 ساڵە لە بواری گەشەپێدانی ژنان و بەرەو پێشبردنی دۆزی ژنان لە هەرێمی کوردستان کار دەکەین. بەشداری ژنان لە هەموو کایەکاندا و بەتابەتی لە پرۆسی سیاسی و کە کێبڕکەی هەڵبژاردنەکان یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانمان. هێمایەکی گرنگی بەشداری ژنە لە ڕێخستنی ژیانی گشتیدا. پێویستە ئەم بەرپرسیارەتە بە شێوەیەکی جدیتر سوودی لێ وەربگرێت و بە تایبەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی پرسە جەندەریەکان و بەدیهێنانی ژیانێکی دادپەروەران لە هەموو ڕوویەکەوە. کار دەکەین و پلانی استراتیژیمان هەیە بۆ ئەوەی ژنان بەدەنگ و بەشداری ڕاستەقینەی خۆیانەوە نوێنێرایەتی تەواوی کۆمەلگای کوردستان بکەن، سەنگەرێک بن بۆ بەرەنگاربوونەوەی جیاکاری جەندەری. پرۆسەی هەڵبژاردننی ئەم جارەش مەبەستمانە کە بربژێرانی ژن بە دنیابینین و معریفەیەکی قوڵەوە بچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و جیا لە جێبەجێکردنی ئەجندای کار و کارنامەی حزبەکانیان بە دیدێکی یەکسانی و یەکسانی خوازە و هەوڵ بن بۆ خزمەت و پێشخستنی دۆخی ژنان بدەن لە ڕووی گۆڕانکاریە یاسایی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانەوە. هەروەها خاوەن پەیامێکی لۆجیکی و ئەکادیمی بن تا ئەو وێنایە کاڵبێتەوە کە دەوترێ ژنان لە سیاسەتە تەواو پیاوسارانە ڕەفتار دەکەن و گزارش لە پێویستی داخوازیەکانی ژنان ناکەن. کۆدەنگی و ویستە هاوبەشەکانتان دوور لە ئینتیما و ئایدیای حیزبی و خزمەتێکی گرنگە بۆ مێژووی خۆتان و پاڵپشتی لە بزوتنەوەی ژنان. داواکاری لەم سەکۆیەوە بەڵێننامەیەک ئیمزا بکەن وەکو سەنگەرێکی بەرگری بەهێز و کاریگەر بن لە بەدەستهێنانی مافەکانی ژنان و دژایەتیکردنی هەر فۆرمێکی جیاکاری ڕەگەزی لە پێناو بەدیهێنانی کۆمەلگەیەکی تەندروستە. هیوا دەخوازیین بەدەنگ پەیامەکەمانەوە بێن و پێکەوە هاوکار و هەماهەنگ بین بۆ هەر هەنگاوێک کە خزمەت بە دۆزی ژن و یەکسانی جەندەری بکات. کۆبەندی ژنان شەشیدا پارێزگای هەڵەبجە. گوڵستان خان ئەو کاندیدە ژنانی کە داواتان لێکردوون بۆ واژۆکردنی ئەو بەیاننامە بێت بێن لە کێ واژۆیکردن خود هیچ کاندیدێکی ژناتۆ بەدەم داواکاریەکەتان؟ بەڕاستیەکەی ئەنی زۆر پەیوەندیمان بە کاندیدە ژنەکانەوە کرد کە هەریەکۆ بەهۆی سەرقاڵیەوە بەکە بە پرۆسی هەڵبژاردنەوە بەس دوجارێمە کاتێک کە پەیامەکەمان بڵاو کردەوە دڵنیا قۆناغی دوم دەست پێ دەکات کە ئەو واژوو پابندیان پێ ئیمزا دەکەین و دوجار ئەوانیش ئازادن لەوەی کە پابند بن کە واژووی بکەن یا واژووی نەکەن. بۆی ئێمە خێنە بەردەم ئەمری واقعەوە کە بتوانن سبینێ ئەو بڵێنانی کە بە کاندیدەکان و بە هاوپەیمانی و بە خەڵکی دەدەن تا چەند ئەتوانن ئەو پەیامەیان بگەین و تا چەند ئەتوانن خزمەت بە دۆزی ژن و پرۆسی سیاسی و لە پاڵ ئەجندای حیزبەکانیان چیتر ئەتوانن بۆ ژنان بکەن لە پەرلەمانی عێراقدا.